تۆپ تەقاندنی ڕەمەزانی لە هەموو جانی ئیسلامی مەشهورە. لەوەتەی تۆپ دروست کراوە، تۆپ دەتەقێنرێ بۆ جەنگ، تۆپیش بۆ بانگ دانراوە. هەر ئەو تۆپەیە کە بۆ جەنگ بەکاردێ بۆ بانگیش بەکارهاتەوە وەکو دەنگ. ئێمە خاوەنی وەستاین، وەستا ڕەجەب کاتی خۆی تۆپی دروست کردەوە بۆ میلیشیاکانی کوردەکان کە عەرەب فێر نەیبووە، عەرەب نەیتوانی وەستای هەبێ، کورد هەیبووە. ئێمە خاوەنی وەستا بووینە، کەواتە کە خاوەنی وەستا بین و خاوەنی قەڵا بین و خاوەنی منارە بین، دەبێت تۆپی بەربانجیش لەناو ئێمەدا بمێنێ، زیندوو بکرێتەوە. بۆیە بە ئەرکمانزانی کە تۆپەدا بنینەوە لە شاری هەولێر وەکو کەلتورێک ساڵانە ئەو تۆپە بەکارهاتووە. نزیکەی نیم سەدەیەت تۆپ لێرە ناتەقەیە، گەنا ئەو تۆپە لە گەڕەکی تۆپخانە تەقیوە ناو شاری هەولێر، ناو قەڵا. ئەمەژۆ کەلتورێک هێنامانەوە و کە ئەو تۆپە بەکاربێنین. گرنگی ئەو تۆپە ئێمە لەوەدایە تاکە تۆپە لەس ئاستی جیهان بە شێوەی کلاسیکی خۆی دەتەقێ، بە باروت و بە ئاگر و بە پەڕۆ. ئەو ساڵی ئێمە تۆپماندانایەوە مسریش داینایەوە، بەڵام ئێمە سەر ئەلکترۆنی بوو، ئێمە تۆپ وەکو چۆن وەستا ڕەجەب بەکارهێناوە ئەو هەر بەکاردێت.